86 ڕۆژە فەرمانبەران تەنها یەک موچەیان وەرگرتووە. حکوومەتی هەرێمیش پارەی پێویستی بۆ دابەشکردنی موچە لەبەردەستە. شاندێکی حکوومەتی هەرێم بۆ ڕێخستنەوەی دەرماڵەی خانەنشینان لە بەغدایە ستاندەریش وردەکاریەکەی ئاشکرا دەکات. ڕۆژنامەیەکی ئیسرائیلی زانیاری نوێ لەبارەی چۆنیەتی دیاریکردنی شوێنی حەسەن نەسڕوڵڵا ئاشکرا دەکات. گوێرەی زانیاریەکان حکوومەتی هەرێم پارەی پێویستی بۆ دابەشکردنی موچە لەبەردەستدایە کە بریتیە لە زیاتر لە 700 ملیار دیناری بەغدا و زیاتر لە 300 ملیار دیناری داهاتی ناوەخۆ. سەرچاوەیەکی وەزارەتی دارایی هەرێم بە پێگەی شارپرێسی ڕاگەیاندووە تا ئێستا حکوومەتی هەرێم نیوەی داهاتی ناوخۆی بۆ ئەم مانگە نەناردووە بۆ بەغدا، هەر بۆیە پارەی پێویستی بۆ دابەشکردنی موچە لەبەردەستدایە. چەند سەرچاوەیەکیش باسییانەوە کردووە ئەگەرچی بڕیار بوو دوێنێ یەکشەممە تەواوکاری موچە لە بەغداوە بهاتایە و بەڵام نەهاتووە. چاڕوان دەکرێت ئەمڕۆ دووشەممە ئەو بڕەپارەیە ڕەوانە بکرێت و هەر ئەم ڕۆژ لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم بڵاو بکرێتەوە. شاندێکی خانەنشینی هەرێمی کوردستان لە بەغدان تاوتوێی هاوتاکردنی موچەی خانەنشینان و جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق دەکەن. سەرچاوەیەک لە بەڕێوەبەرایەتی خانەنشینی گشتی سەر بە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕایگەیاند شاندێکی بەڕێوەبەرایەتیەکەیان ڕۆیشتون بۆ بەغدا بۆ چەند پرسێکی تایبەت بە موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان. گوتیشی پرسی هاوتاکردنی موچەی خانەنشینان و جێبەجێکردنی یاسای ژمارە 9 ساڵی 2014 و ڕێخستنەوەی دەرماڵەی خانەنشینان لەگەڵ تەمەنی خانەنشینان کە لە عێراق 6 ساڵە و لە هەرێمی کوردستان 63 ساڵە گفتوگۆی لەسەر دەکرێت. زانیاری و وردەکاری نوێ سەبارەت بە کوژرانی حەسەن نەسڕوڵڵا ئەمینداری گشتی حیزبوڵڵا لەلایەن ئیسرائیلەوە بڵاو دەبێتەوە و بەپێی راپۆرتە ڕۆژنامەوانیەکان لە ڕێگەی مادەیەکی نامەوە شوێنەکەی ئاشکرا کراوە. بەپێی راپۆرتە ڕۆژنامەوانیەکان کەسێکی نەناسراوی نەسڕوڵڵای بینیوە و تەوقەی لەگەڵدا کردووە. لە کاتی تەوقەکردنەکەدا مادەیەکی نەناسراوی بەدەستیەوە لکاندووە کە یارمەتی ئیسرائیلی داوا چاودێری شوێنەکەی بکات. ڕۆژنامەی مەعاریفی ئیسرائیلی بڵاوی کردەوە ئیسرائیل دوو خولەکی پێویست بۆ دۆزینەوەی شوێنی نەسڕوڵڵا و پشتڕاستکردنەوەی مانەوەی لە ناوچەیەکی باشووری بەیروت. دوای ئەوەش بە چەند خولەکێک فڕۆکەکانی ئیسرائیل بارەگاکەیان بردومان کردووە و نزیکەی 80 تۆن بۆمبیان بەسەر بارەگاکەدا بەرداوەتەوە. ستاندەرد نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران.